لە هەندێک وڵاتدا تەنانەت باسکردن لەسەر مەسەلەی منداڵ لەباربردن کۆمەلگا دەکاتە دوو بەشەوە. هەندێک پشتیوانی لە مافی ژن دەکەن بۆ کێشەی لەباربردنی منداڵەکەی. بەشێکی تریشان لەو بڕوایەدان کە مافی منداڵی بە دنیا نەهاتوو لە مافەکانی دایک زیاترن. ئەلێزبێت میگوایر لە بەشی پاراستنی مافەکانی منداڵ بوون کار دەکات و دەڵێت ئەم هەردوو بەشەی کۆمەلگا لەسەر یەک شت هاوبیرن، ئەویش ئەوەیە کە هیچ لایەنێک لەو بڕوایەدانین کە لەباربردنی منداڵ باشترین ڕێگایە بۆ پلانی خێزانی. هیچ ڕێگایەکی بەرگری مسۆگەر نییە، لەبەر ئەوەیە زۆر جار گرفتی منداڵ لەباربردن دێتە ئارا، شتێکی گرنگە کە ئەمە بە ڕێگایەکی پارێزراو ئەنجام بدرێت و ژن لە مردن ڕزگار بن. ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕادەگەیەنێت کە هەر 8 خولەک جارێک ژنێک بەهۆی منداڵ لەباربردن بە شێوەی نادروستانە دەبێت بە قوربانی بێگومان ئەو ژنانە لە بناماڵە هەژارەکانن و لە گوندەکانی وڵاتانی بەرەو ڕسکانچوودا دەژین. زۆر جار دایکەکان گەنجن و هیچ جۆرە هاوکاری و یارمەتی سەبارەت بە بڕیارەکەیان وەرناگرن. WHO دەڵێت ئەگەر هاتوو هەڵەکانی دایکەکە بۆ منداڵ لەباربردنەکە سەرکەوتوو نەبوو، ڕوودەکاتە کەسێک کە دەرمان و کەرەستەی تەواوی پێ نییە و ئەم جۆرە منداڵ لەباربردنە تەندروست نییە. لە ساڵی 1994دا کۆنفرانسی نێونەتەوەی لەسەر سەرژمێری و پێدراچوونەوە لە قاهیرە ئەنجامدراو بۆ یەکەم جار لەو کۆنفرانسەدا باز لە مردنی ژنان بەهۆی منداڵ لەباربردن کرا. ئەوە نزیکەی 20 ساڵە کە ئەو کۆنفرانسە بۆ یەکەم جار ئەنجام دراوە بەلایەنی کەم 17 وڵات یاسای منداڵ لەباربردنیان ڕەوا کردووە. وڵاتی هیندستان یەکێکە لەو وڵاتانەی ڕێگەی بە منداڵ لەباربردن داوە. دکتۆر نویس شرایدەر، شارەزای نەخۆشیەکانی ژن، دەڵێت ئەو یاسایە بۆ پاراستنی ژیانی ژنانە. ئێمە نەخۆشخانەمان هەبووە کە ژوورەکانی پڕ بوونەرەوە نەخۆشانەی کە ئەیانەوەی مناڵەکانی لەباربەرن و هەویان کردووە و هەموو ئەو ژوورانە ئێستاکە داخراون. بەڵام دکتۆر شرایە دەڵێت هەر ئەوەندە بەس نییە کە مافی لەباربردنی منداڵ بە شێوەیەکی تەندروست بە ژنان بدرێت، دەبێت پێداویستیەکانی ئەم کارە بۆ هەموو ژنەکانی ناوچە دوورە دەستەکانیش دابین بکرێت. زۆرجار ژنان ناتوانن بڕیاری خۆیان بدەن، جا لەبەر ئەوە ئەبی پشت بە مێرد و خانەوەدە و کەسوکار و خانەوەدەی مێردەکان مەبەسن، واتە هەموو لە یەک لە بڕیاری لەباربردنەکەدا بەشداری دەکەن. لەبەر هۆی منداڵ لەباربردن بە ڕێگای خراپ و ناتەندروست ڕێژەی ئەو ژنانەی لە وڵاتانی ڕۆژاوی ئافریقا دەمرن لە وڵاتانی تر زیاترە. لە ساڵی 2005دا وڵاتی ئیتیۆپیا بوو بە نمونەیەک بۆ وڵاتەکانی تر کە مافی منداڵ لەباربردنیدا. بەڵام سەرەڕای ئەمە زۆر کاری تر ماوە کە وڵاتی ئیتیۆپیا لەبەر چاو بگیرێت. بە پێی راپۆرتان 1 لە سەرسەی حاڵەتەکانی منداڵ لەباربردن لە بنکەکانی تەندروستی ئەنجام نادرێت و بە شێوەیەکی یاسایی ناکرێت. ئەم بتارەتان لە دەنگی ئەمریکاوە پێشکەشکرا.